جارە بە هۆکاری ئەو ڕووداوە کارەساتبارە یاخود ئەو بوومەلەرزەی کە کارەساتێکی گەورەی لە ڕۆژئاوا و لە باکوور و هەروەها لە تورکیا بەدوا خۆی داهێنا ترس و دڵڕاوکەیەکی زۆر لە نێوان هاوڵاتیان بەگشتی دروست بۆ لە هەرێمی کوردستانیش ترسی ڕوودانی بوومەلەرزە هەر لەبەر ئەمەشە کە وەزارەتی گواستنەوە گەیاندن ڕاگەیەندراوێکی بڵاو کردووەوە لە ڕاگەیەندراوەکە باس لەوە دەکات کە هەرێمی کوردستان مەترسی بوومەلەرزەی بۆ شێوەیە بەهێزی لەسەر نیە لەبەرەوەی با بڵین لەسەر هێڵی بوومەلەرزەی مەترسیدار نییە بەڵام بە هۆکاریەوەی کە بیناو باڵەخانەی کۆن و تەواو نەکراو هەیە ڕەنگە لە ڕوودانی بوومەلەرزە ئەگەری زیان لێکەوتن هەبێت جا دەپرسین لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لەسەر هێڵی بوومەلەرزەی مەترسیدارە و ئەم ترس و دڵڕاوکەیە بۆ هاوڵاتیان لەجێ خۆیەتی و بە شێوەیەکی گشتیش باسدا هۆکارەکانی ڕوودانی بوومەلەرزە دەکەین و لە هەرێمی کوردستان هۆکاری سەرەکی ئەگەر بێت و خوا نەکردە ئیشەڵا قەت حاڵەتی وا دروست نابێ بوومەلەرزە ڕوویدا هۆکارەکەی چێت تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئەرکان عوسمان ماستەر لە جیۆلۆجی لە ستوری بەیانی کورسات نیوزمیانە کاگەرکان سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی زۆر سپاس دەمەوێت بپرسم ئەو ترس و دڵڕاوکەی کە لە نێوان هاوڵاتیان هەیە لە هەرێمی کوردستان زۆرێک لەو هاوڵاتیانەی کە لە یەکەکانی نیشتەجێبوون بە تایبەتی کە شوخەون و هۆمی بەرزیان هەیە شوێنەکان بەجێ هێشتووە پێویست بۆ ترس و دڵڕاوکەیە دەکات خۆی لە ڕاستیە بوومەلەرزە ڕووداوێکی سروشتیە کە یعنی مەترسی بۆ سەر ژیانی هەموو کەسێک هەیە لە هەموو شوێنێک یعنی ئەوە نییە تەنها بڵێ لە شقەیان لە خانویان لە تاکە کەسێک کە مەترسی لەسەر ژیان نەبێ ئەو کەسەیە کە لە شوێنێکی دەشتایی چۆڵ بە تەنایە بۆیە بەڕای من و بەپێی توێژنەوە زانستیەکانیش شقەکان ئەو شوێنانەی بڵێن ئەو بینایانەی کە 5 قات و 6 قات و بەرەوسەرەوەن خەتەریان زیاترە لەوانەی کە بۆ نمونەیە قاتن یان دوو قاتن خانوەکانن ئەگەر لە ڕووی ڕێنمایەکانیشەوە بۆ ئەوانەی کە بیانە خۆیان بپارێزن لە ڕووداوەکانی بوومەلەرزە ئەوانەی کە لە خانوویەکی یەقاتیان دووقاتان ئەتوانن لە ماوەی 5 تا 10 چرکەیە چکە سەرەتای بوومەلەرزە نزیکەی 5 تا 10 چرکەی سەرەتای بە ئەگەرێکی زۆر سەدانەوەت نابێتە هۆی ڕوخانیان درزبردنی بیناکان لە دوای سانیەی 15 زیاتر بێتە هۆی ڕوخان لەو 10 سانیە 15 سانیە ئەو کەسەی لە خانوویەکی یەقاتە بەیان دووقاتە بێ بە ئاسانی بەبێ ئەوەی خۆی بشڵەژێنێ بۆ ئەوەی نەبێتە هۆی شکانی شوێنێکی ئەتوانێت بچێتە دەرەوەی خانوەکەی بوەستێت لە شوێنێک کە پانتایی بێ دوور بێ لە بینە بەڵام کەسێک کە لە شقەیەکە لە قاتی دەیەمە لە قاتی هەشتەمە ئەم کەسە پێویست ناکە بە هیچ جۆرەك هەوڵی هاتنە خوارەوە بدات تەنها سەلامەتی ئەو کەسە ئەوەیە کە بچێتە ژێرمێزێک یان دوورکەوێتەوە لەو شتانەی کە هەڵواسراون بە سەقفی خانوەکە یان لە تەنیشت پەنجەرەکەی لا بچێت هەر لە شوێنێک بێت کە سەلامەتترین شوێن بێ مەترسی ڕوخانی هیچ شتێک بەسەریانە بێ ئەگەر نا کەسێک لە من پێم وایە لە قاتی دووهەم بەرەوسەرەوە پێویست ناکە خۆی ماندوو بکات پێویستە تەنها خۆی بپارێزێت لەو شوێنەی کە تیا دانیشتوە یان پاڵکەوتوتیە پێویستە خۆی بپارێز چونکە بە هیچ جۆرەك فریای ئەوە ناکەوێت بچێتە دەرەوە بەڵێ لە هەرێمی کوردستان ئەگەر بە شێوەیەکی گشتی باباز لە هۆکارەکانی ڕوودانی بوومەلەرزە بکەین بە دیاریکراوی هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە خۆی لە هەموو دنیاە کە ئێمە باسی بوومەلەرزەکەن بوومەلەرزە دیاردەیەکی سروشتیە لە ئەنجامی لێکدانی دوو پلێت یان لە ئەنجامی دوورکەوتنەوەی دوو پلێت یان لە ئەنجامی لێکخشانی دوو پلێت دروسە بێ ئێمە لەوانەیە بینەران ئیستا بپرسن چۆن ئەم پلێتانە ئەجوڵێت بەو حەجمە گەورەیەوە یەکێک لەو وێنانەی کە هەمانە ئەمەیە ئەمە پانەبڕگەیەکە لە بڵێن زەوی بەشی لە سەر زەوی هەتا ئەگەیتە ناو کڕۆکی زەوی وەکو چۆن هێلکەیەک زەردێنەکەی هەیە تا ئەگەیتە ناوەڕاستی ئەم زەردێنە تا ئەگەیتە ناوەڕاستی زەوی نزیکەی 6500 کیلومتر قوڵە تەنها 100 کیلومتری سەرەوەمان یعنی 6500 کیلو 6450 کیلومتری بەردی ئاگرینە تەنها 100 کیلومتری سەرەوەیان بەردی ڕقە یعنی توێکڵەکەی کە ئێمە توانین لەسەری بوەستین و لەسەری ژیان بکەین کاتێک ئەم 6500 کیلومترە بەردی ئاگرین بەردەوام ئەسوڕێتەوە چۆن بەردە ئاگرینەکان ئەوانەی نزیکن لەسەر ڕووی زەوی ساردن کەم سارترن نەک ئەوەی کە بیبەستێت لەو بەردانە سارترن کە لە کۆر لە کڕۆکی زەوی نزیکن چکە لە کڕۆکی زەوی ئەمە ئاسن و نیکڵمانەیە کاتێکم ئاسن و نیکڵەوە توخمی رادیۆئەکتیڤمانەیە کە ئەمانە گەرمیەکی یەکجار گەورە دەرەدەن ئەم گەرمایەوە ئەکات پاڵ بۆ بەردە گەرمانەوە بنێ بۆ سەر زەوی بەرەو ئاراسی سەرزەوی چووکە سەر زەوی سارترە
لەسەر زەویش بەردە ساردەکان ئەوەی کە لە بەردەکانی خوارەوە سارترە ئەوێ بگەڕێتەوە بۆ خوارەوە چکە مەجای دەرچوونی نییە بۆیە ئەمەوە ئاکات جوڵانەوەیەک ڕووبدات ینی وەکو تەوژمێک وەکو سوڕانەوەیەک ئەم سوڕانەوەیە وا ئەکات چییە پلێتەکان لەسەر زەوی بجوڵێن وەکو چۆن ئەگەر چەند پارچە تەبەدۆرێک لەسەر ئاودا بنێت ئاوەکە گەرم بکە تێبینی کە کاتێک ئاوەکە ئەگاتە حاڵەتی کوڵان تەبەدۆرەکان بەردەوام ئەجوڵێن بەریەکەکەون لە یەک دوورەکەونەوە پلێتەکانی سەر زەویش بەم جۆرە جوڵێن جا هەندێک جار بە ئاراستە یەک ئەم جوڵی بەردا گەرمەکان ڕۆدات هەندێک جار بە پێچەوانەی یەک هەندێک جاریش لەسەر زەوی بەتەنیشت ئەخشێن بۆیە ئەمە جوڵەی پلێتەکان بەو شێوەیە ئەمە خەتەریەی بوومەلەرزەیە هێڵەکانی بوومەلەرزەیە لەسەر گۆی زەوی ئەبینی ئەمە پێوترێ ڕینگ ئۆف فایر یعنی بازنەی ئاگری بۆ کامێرە با بینەرانی لێرە ئەمە پێوترێ ڕینگ ئۆف فایر ئەم شوێنە کە لە بینی ئەمریکای باکوور و باشوور بۆ ئاسیا و ئوسترالیایە پێوترێ بازنەی ئاگرین لێرە زۆرترین و بەهێزترین بوومەلەرزەکان ڕوئەدات ینی لە ساڵانە توان برنج بە چەندەها هزار بوومەلەرزە لێرە ڕوئەدات لە گوڕی حوت لە گوڕی هەشت لە گوڕی شەش ینی هەموو گوڕیەکان تێدایە بەڵام کەمتر دەگاتە سەروی هەشتەوە لێرە ئەبینی ئەمە شوێنی کوردستانە لێرە ئەمە شوێنی کوردستان و عێراقا یەکێک لە هێڵەکانی بوومەلەرزە هێڵە سەرەکیەکانی بوومەلەرزەی دنیا بەتەنیشت کوردستانی خۆمان کوردستانی باشوور تێپەڕێ بەناو خاکی کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باکوور و بەشێکی کەمی کوردستانی ڕۆژ ئاواشە تێپەڕێ لێرە وێنەیەکی تری بڵێم گەورەکراوی ڕۆژەڵاتی ناوەڕاست و کوردستان تامشانە دەین ئەمە ڕۆژەڵاتی ناوەڕاستە لێرە یوراسیان پلێتمان هەیە یعنی ئەوروپا و ئاسیا پلێت لێرە پلێتی عەرەبیمانەیە پلێتی ئەفریقیمانەوە پلێتی ئەناتۆڵیان یعنی پلێتی تورکی ئەم پلێتی ئەناتۆڵیان کاتێک لێرە دەریای ئەمە دەریای سوورە دەریای سوور لە ناوەڕاستی دەریای سوور لێکجیابوونەوەیەکمان هەیە کە پاڵ بە پلێتی عەرەبیوانێ بە ئاراستەی بەم ئاراستەیە بەرەوسەرەوە بە ئاراستەی یوراسیان پلێت لێرەشەوە یوراسیان پلێت بەم ئاراستەیە لە شوێنێک ترەوە پاڵە درێ کەواتە لێرە پێکدادانێکەیە وەکو چۆن دوو سیارە دەعمەکەن ئەوش ئەو دوو پلێتە دەعمەکەن بەریەکەکەون بەڵام لە پلێتی تورکیان ئەناتۆڵیان پلێت لەبەرەوەی ئەمە لێرەوە لێدات ئەوش لێوە پاڵەنێت جۆرێک لە سوڕانەوە ڕوەدات کە ئەم سوڕانەوە ڕوویدا پێ ئەوترێ ترانسفۆرم فۆلت یعنی جۆرێک لە لێکترازانی لەسەر تەنیشت نەک بۆ خوارەوە یان سەرکەوتن شتێک بە تەنیشت ڕۆت جا ئەو بوومەلەرزانەی لەو شوێنانەی کە لە تەنیشتێک ڕۆدەن یەکێکن لە هەرە خەتەرترین بوومەلەرزەکان لەسەر زەویە کەواتە ئەمێکە لە باکووری کوردستان ڕوویدا دەکرێت بڵێ ئەمە جۆرێکە بەڵێ لە ترانسفۆرم فۆلت کە بەهۆی لە تەنیشت ترازانی ئەو دوو پلێتە پلێتی ئەناتۆڵیان پلێت لەگەڵ پلێتی عەرەبی و پلێتی ئیوراسیان ڕوویداوە لێرەش گۆڕی بوومەلەرزەکانمانەیە ئەوەی کە ئەم دووسێ ڕۆژە لە تورکیا ڕوویدا لە باکووری کوردستان ڕوویدا 7.5 ڕاستەوخۆ ئەکەوێتە سەر ئەو هێڵی بوومەلەرزەی کە یەکێکیان لە ڕۆژەهاڵاتی کوردستانەوە تێ ئەپەڕێ بە تەنیشت سنوورەکانی کوردستانی باشوورە ئەڕات ئەچێتە نزیک شاری وان پاشان بە باکووری دیاربەکرا ئەگەڕێتەوە دێتە غازی عەنتاب و لە سووریا بە حومس و حەلەب و بە تەنیشت دیمەشقا ئەچێتە لوبنان بە تەنیشت لە نێوان ئەردەن و ئیسرائیلا تێ ئەپەڕێ ئەچێتەوە ناو دەریای سوور کەواتە ئێمە ئەتوانین بڵێن بە جۆرێک لە سێ لاوە دەورە دراین بە هێڵی بوومەلەرزە بەڵام شکر بۆخوا کە ناکەوێتە ناو خاکی کوردستانی باشوور یعنی تا ڕادەیەک نەک ئەوەی کە پێشتر هەندێک شارەزادێن ئەڵێن ئێمە زۆر دوورین لە مەترسی نەخێر من پێم وانە ئەوەنەش دووربین لە مەترسی بوومەلەرزە پێم وایە مەترسی بوومەلەرزە لەسەر کوردستانی باشووریش هەیە بەڵام بەو ڕادەنەوە زیانەکەی دەکرێت کەمتر بێ زیانەکەی بەڵێ دەکرێت کەمتر بێ وەک بەراوردیکەی بە کوردستانی ڕۆژهەڵات و باکوور زیانەکەی وەک ئەوان نابێ لێرەش دیسانەوە ئەو وێنەی ئەو پلێت ئەو فۆڵتانەیە ئەو شکانانەیە کە لە کوردستان و لە دەوروبەری عێراقەمانە یەکێکی تر لەو شکانانەی کە زۆر خەتەریەی هەیە لەسەر کوردستان بەتایبەت لە منتیقەکانی لە ناوچەکانی خانەقین و دەربەندی خان و سەرپێڵی زەها و شکانێکمانەیە لێ پێوتری خانەقین فۆڵت ئەو فۆڵتە تۆزێک زیاتر لە شکانەکانی تر چالاکترە بۆیە جوڵەی زیاترە بەڵام لێرەش جارێکی تر شتێکی تر هەیە کە هەندێک زەوی ناس ئەڵێن مادەم لێکدانی پلێتی عەرەبی و ئیوراسی تەمەنی ئێمە زیاتر جیۆلۆژی بە ملیۆن ساڵ قسەکەین بۆیە تەبیعیە ئەگەر بڵێن بۆ 40 میلیۆن ساڵ 50 میلیۆن ساڵ پلێتی عەرەبی و ئیوراسی یان ئەوروپیا و ئاسی نزیکەی 6 میلیۆن ساڵ پێش ئێستا بەریەک کەوتون و کۆتاییەکەی تا بڵێن کۆتاییەکی ئەوتۆی نیە و تا ئێستش بەردەوامە بەڵام چالاکیەکەی کەمترە کەمێک
ئەوەی ڕاستی بێ هەندێک زەوینا سەڵێن کە گوایە ئەو پلێتانەی کە زیاتر لە 40 میلیۆن ساڵ بەریەک کەوتون زیاتر جێگیر بوون و یعنی ئەگەری ڕوودانی بوومەلەرزەی بەهێز نییە بەڵام من پێم وایە ئەمە تا ڕادەیەکی زۆر کەم ڕاست یعنی ناتوانین پشتی پێ بەسین چونکە لە چیلی لێکدانی پلێتەکان لە چیلی و لە ئەرجنتین هەیە تەمەنی گەڕێتەوە بۆ هەمان تەمەنیەوەی کورسان کەچی لە ساڵی 1960 بەهێزترین بوومەلەرزە لە مێژووی مرۆڤایەتیە تیا ڕوویدا کە 9.5 یعنی پێشتر ڕیکۆرد نەکراوە هەمان تەمەنی لێکدانی پلێتەکانی کورسان و عێراقیشیە یعنی ئەو پلێتێک کە خۆمانی لەسەری. بەڵێ جگە لەو هۆکارانەی کە باست کرد هەندێک هۆکاری دەستکردی مرۆیی دەکرێت بڵێ هۆکارە بۆ ڕوودانی زیاتری بوومەلەرزە وەک دروستکردی بەندا و وەک هەڵکەندنی بیر؟ بەڵێ خۆی هەڵکەندنی بیری ئاو تا ڕادەیەکی کە مەتوان بڵێن هیچ کاریگەریکی وای نییە بەڵام هەڵکەندنی بیرە نەوتەکان بە زۆری یعنی بە ڕژمارەیەکی زۆر لە ناوچەیەکی دیاریکرا و ئەمە ئەکرێ کاریگەری خراپی هەبێت لەسەر داڕمان کە داڕمان لە ژێر زەوی ڕوویدا بێگومان ئەمە بە شێوەی جوڵەوزەیەتە سەر زەوی و ئەبێتە جۆرێک لە بوومەلەرزە بەڵام هێشتاش ناتوانین بڵێن وەک بوومەلەرزەی لێکدانی پلێتەکان یان بەهۆی ئەلێکترازانەکان دروستە بێ بەهێزە چکە عادەتەن ئەو بوومەلەرزانە ناکاتە 4.5 یان 5 پلە بەڵێ کاک ئەرکان بە شێوەیەکی گشتی کەواتە لە هەریمی کوردستاندا ئەگەر بێت و خوا نەخواستە بوومەلەرزەیەک ڕوو بدات دەکرێت بڵێن پلێتەکانی هەریمی کوردستان لە ئاستێکی مەترسیداری ئێجگار گەورەدان؟ ئەگەر بوومەلەرزە من پێم وایە زیاتر بوومەلەرزە بەهێزەکان وەک لەسەر هێڵی بوومەلەرزە ڕۆدەن کە ئەوەش نایەتە خاکی کورسانی باشوور بەڵام کە بوومەلەرزە لەوێ ڕوو بدات من پێم وایە هێڵەکە نزیکە لە سنوورەکانمان بۆیە پێم وایە ئەگەر بۆن منە بوومەلەرزەیەک بە گوڕی 7.5 یان 7 ڕوو بدات تا ئەگاتە شاری سلێمانی تا ئەگاتە شاری بۆن منە قەڵاتجێ و ڕانیە و سۆران و دهۆ کۆمانە ئەگەر لە حدودەکانی لە هێڵی بوومەلەرزە ڕوو بدات گوڕیەکی ئەوتۆ کەم ناکات بۆیە پێم وایە خەتەری هەیە بەڵام نەکوەک شوێنی ڕوودانی بوومەلەرزەکان. بە دیاریکراوی لە کام ناوچانە خەتەری زیاتر لە ناوچەکانی بڵێن لە خانەقین تاوەکو گاتە دەربەندیخان و هەڵەبجە سلێمانی پێنجوێن سلێمانی کەمتر لە پێنجوێنەوەوانە بەڵام قەڵات زێوڕانیە دیسان ئەوانش مەترسیان وەکو ئەڵێم ئەمە مەترسیان هەیە بەڵام نەکوەک ئەو شوێنەی کە بوومەلەرزەکەی تیاڕوەدات بەڵام ئەبێ ئێمە احتیادی ئەوە بکەین کە بیناکانمان خانوەکانمان بە کۆنکرێت و بە پێشکەوتوترین دیزایانی بەرگری لە بوومەلەرزە دروستکەین گوێ بەوە نەدەین کە ئەڵێن گوایە ترس لە وڵاتی ئێمەیان لە شاری ئێمە کەمترە ئەبێ ئێمە احتیادی خۆمان بکەین لەوانەیە لە هەر ساتێک بە یەکێک لەو لێکترازانە کە لە دەوروبەری کورسان هەیە یان لە ناو خاکی خۆمان هەیە و ناچالاکە چالاک بێتەوە ئەو کات بوومەلەرزە ڕوەدات بەڵێ بەڵام ئێمە تەمە ناکەین خەڵک زیاتر احتیادی خۆی بکات ئێستا لە یابان لە دوای بوومەلەرزەکەی ساڵی 2011 کە بەشێکی زۆری ئەو وڵاتەی بڵێم وێران کرد ئێستا بیناکاری بە شێوەیەک بە سێپلە دروستەکەن ئەم سێپلەیە وای لێ ئەکات کاتێک ئاراستەی بوومەلەرزەکە بەهرە ئاراستە بێت ئەوان جۆرێک ئاسنیان دروستکردەوە پێچە بیناکە بە پێچەوانەی ئاراستی بوومەلەرزەکە جوڵەت یعنی بیناکە هیچ جوڵێکی ئەوتۆی نابێت ئەوە جۆرێکی ترە لە داهێنانە گەورەکانی وڵاتی یابان ئێستا لە ئالاسکاش لە کالیفۆرنیا لە ئەمریکاش ئەو دیزاینە و پەیڕەوە کرێت هیوادارم ئێمەش بتوانین یعنی شتێکی لەو بابەتە هیچ نەبێ نیوەی ئەوان بکەین بۆ ئەوەی بتوانین زیاتر لەو کارەساتانە بە دوور بین بەڕاستی کارەساتی بوومەلەرزە بە هیچ جۆرەك ڕەحم بە کەس ناکات بۆیە ئەبێ هەموو وڵاتێک هەموو کەسێک لە لای خۆیەوە کە خانوش دروستەکە احتیادی بوومەلەرزە بکات. بەڵێ زۆر سپاس بۆ ئەرکان عوسمان ماستەر لە جیۆلۆجی ئومێد دەکەین تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەم جیهانیش پارێزراو بن دوور بن لە ئاگری ڕوودانی هەر کارەساتێکی سروشتی کە بە دوای خۆیدا هێندا زیان و گیانی زیانی و هەم مادیشی هەبێت. دووبارە سپاس بۆ ئەرکان عوسمان ماستەر لە جیۆلۆجی.